نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. ڕووداوی سەرپشکردن. تەخیر بریتیە لە ڕووداوی سەرپشککارانی هاوسەرانی پێغەمبەر لەلایەن پێغەمبەرەوە سەبارەت بەوەی لەگەڵیدا بژین یاخود لێی جیا ببنەوە. سەرەتای ئەم ڕووداوە هەرچۆنێک بووبێت لە کۆتاییدا فەرمانی ڕاستەوخۆی خواوەندە بۆ پێغەمبەرەکەی. ئێستاش دەچینە خزمەت ئەو ئاەتەی لەم ڕووداوە دەدوێت: يا أيها النبي قل لأزواجك إن كنتن تردن الحياة الدنيا وزينتها فتعالين أمتعكن وأسرحكن سراحا جميلا وإن كنتن تردن الله ورسوله والدار الآخرة فإن الله أعد للمحسنات منكن أجرا عظيما. أي پیغمبر بە هاوسەرانت بڵێ ئەگەر ئێوە تەنها ژیانی دنیا و ڕازاوەیەکەیتان دەوێت وەرن با هەندێک شتومەک و پارە و سامانتان پێ ببەخشم لەوە و دواش بە جوانترین شێوە دەستبەردارتان ببم. خۆ ئەگەر ئێوە خوا و پێغەمبەرەکەی و پاداشتی ڕۆژی قیامەتتان دەوێت ئەوە دڵنیابن کە خوا بۆ چاکەکارانتان پاداشتی زۆر گەورە و بێ ئەندازەی ئامادە کردووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو هاوسەرانی یەک تاقی کردەوە، هەمویان خوا و پێغەمبەر و پاداشتی قیامەتیان هەڵبژارد. ڕەنگە لە نێو هاوسەرانی پێغەمبەردا هەندێکیان داوای کەمێک خۆشگوزەرانی زیاتریان کردبێت و وتبێتیان تۆ بڵێیت ئێمەش نەتوانین هاوشێوەی مسلمانان کەمێک خۆشتر بژین، یان هەر هیچ نەبێت لە ڕۆژێکدا تەنها جارێکیش بێت چۆڕێک شۆربا بخۆین، یاخود کەمێک زیاتر گرنگی بە جلوبەرگەکانمان بدەین. لە یەکەم تێڕوانینیدا ئەم داخوازیە و هاوشێوەکانی کە بە دڵیاندا هاتووە لەبەر ئەوەی لە بازنەی ڕێگە پێدراودایە لەوانەیە زۆر ئاسایی بێتە بەرچاو. بەڵام ئەوان لە خانەیەکی وەهادا بوون کە هەتاوەکو ڕۆژی قیامەت دەبووە نمونە و سەرمەشق بۆ تێگرای ئەو لانانەی لە ئایندەدا لەسەر بنەمای ئیسلام بنیاد دەنران. لەم ڕووەوە خێزانەکانی پێغەمبەری خوا لە خاڵی ناوەند و چەقی مەسەلەکەدا بوون. هەر بۆیە نەیان دەتوانی وە گافرەتانی مسلمانی دیکە هەڵسوکەوت بکەن، چونکە ئەوان لا مقەڕەبینن، واتە بەندە نزیکەکانی پەروەردگار بوون. ئەو شتانەی بۆ کەسانی تر مایەی پاداش بوون دەبوایە بۆ خێزانەکانی پێغەمبەری خوا بە گوناه دابنرانایە. هەرکە پێغەمبەری خوا هەستی بەخواستێکی لەو جۆرە کرد لە هەندێکیاندا یەکسەر هەڵوێستی وەرگرت، سوێندی خواردچاوی پێیان نەکەوێت. هەواڵەکە بە هەموو لایەکدا بڵاو بووە، هەمووان بە خەم و پەژارەوە ڕوویان کردە مزگەوت و دەستیان کرد بە گریان. آخر بچووکترین شت کە پێغەمبەری خوای دڵگران بکردایە بەس بوو بۆ ئەوەی مسلمانان بێنێتە گریان. تەواوی مسلمانان بەڕادەیەک ئاوێتەی ئەو نازدارە ببوون، ناڕەحەتێکی زۆر بچووکی ماڵەکەی دەم و دەست دەبیسترا و هەموو بە پەرۆشیەوە دەکەوتنە چاوەڕوانی ساتەوەختی ڕەوینەوەی تەمی خەمی سەردڵی. ئەو ڕۆژەش هەر ئەوە ڕوویدا. ئەم هەڵوێز وەرگرتنەی پێغەمبەری خوا لە هەمان کاتدا ڕووداوی ئیلاشی پێدەوترێت. لە پاڵ سەرنجەکانی سەروەردا کۆمەڵە کەسانێکیش هەبوون کە لە دەلاقەیەکی جیاوازترەوە دەیان ڕوانیە مەسەلەکە. حەزرەتی ئەبوبەکر و عومەر لەو کەسانە بوون. کچی هەردووکیشیان لەناو مەسەلەکەدا بوون، وەک هەر کەسێکی تر ئەوانیش بەپەلە بەرەو مزگەوت کەوتنەڕێ. مۆڵەتیان خواست بۆ ئەوەی بچنە خزمەتی، بەڵام مۆڵەت نەدران. ئیتر ئەوانیش لەناو مزگەوتدا کەوتنە چاوەڕوانی. لە دوای 3 جار دووبارەکردنەوەی داواکەیان دوجار چوونە ژوورەوە. ئەو جا کەوتنە سەر زەنشتی کچەکانیان. پێغەمبەری خواش لەو لاوە تەماشای دیمەنەکەی دەکرد. لەو کاتەدا تەنها ئەم چەند وشەیەی بەزار داهات. داوای شتانێکم لێ دەکەن کە لە توانای مندا نییە. لەو لاشەوە قورئانی پیرۆز ئاگاداری کردبوونەوە کە يا نساء النبي لستن كأحد من النساء. ئەی هاوسەرانی پێغەمبەر، ئێوە وەکی جافرەتێکی تر نین. ڕەنگە کەسانی تر بەس بە ئەنجامدانی فەرزەکان ڕزگاریان ببێت،
بەڵام ئەوانەی لە چەق و کرۆچی مەسەلەکەدان و مەحرەمی رازی حەقیقەت گەلێکی زۆر و زەبەندن لە حرەمەکەیدا دەبێت هەموو کیان و بوونیان بکەنە قوربانی ئەو ڕێیە. بەڵێ دەبێت بیکەنە قوربانی تاوەکو هەست بە لاوازی نەکرێت لە ناوەندە. گومان لەوەدا نییە بوونە خێزانی پێغەمبەر بۆ خۆی کۆمەڵە سوودێکی مەزنی هەبوو، بەڵام بیرمان نەچێت مەترسیەکانیشی بەو ئەندازە مەزن و قوڕس بوون. پێغەمبەری خوا بە جۆرێک ئامادەی کردن ببنە پێشەنگ و نمونە بۆ دین و دنیا لە پێناو ئەوەی نیعمەتەکانی سەر بە دوا ڕۆژ لە دنیادا نەخۆن و دووچاری زلەی ئەم ئاەتە نەبن. أذهبتم طيباتكم في حياتكم الدنيا هەرچی خۆشی و شادیەکانتان هەبوو لە ژیانی دنیاتاندا ئەنجامتاندا بە ئارەزووی خۆتان ڕاتان بوارد. لە ڕادەبەدەر پەرۆش بوو بۆیان و وەک چاوانی دەیپاراستن، بۆیە لە چەند ڕوویەکەوە هاونشینانی خانەی پێغەمبەر لە گوزەرانێکی سەختدا دەژیان. بەهۆی ئەو بارە سەختەشەوە جار جار داواگەلێکی بچووکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ دەهاتە ئاراوە. ئەوەندە هەبوو پێگەی ئەوان وەک هیچ کەسێکی تر نەبوو. تایبەتمەندیەکەیان ئەوەی دەخواست کۆمەڵە بەرپرسیارەتێکیشیان هەبێت. بەڵێ بۆیان نەبوو وەک خەڵکی پێ بکەن و وەک ئەوانیش بخۆن و بخۆنەوە. نەکەر ئەوان، بەڵکو هەندێک لە پیاو چاکانیش لە هەموو تەمەنیاندا یەک دوو جار نەبێت پێ نەکەنیون. هەندێکی تریشیان تا لە ژیاندا بوون سکیان تێر نەکردووە. فوزەیلی کوڕی عەیاز هیچ پێ نەکەنیوە، تەنها جارێک بینیویانە پێکەنی بێت. جاکە هۆکاری پێکەنینەکەیان ئەویش زەردەخەنە بووە نەک پێکەنین لێپرسیوە، ئەویش بەم شێوەیە وەڵامی داونەتەوە. ئەمڕۆ هەواڵی مەرجی عەلی کوڕمیان پێگەیاندم. خۆشحاڵ بووم لەبەر ئەوەی خواویستی لەسەر بووە، زەردەخەنەکەم لەبەر ئەوە بوو. دەیگەر حاڵی پیاوە گەورەکان وابێ، ئەوە بە دڵنیاییەوە حاڵی خێزانە پاکیزەکانی پێغەمبەری خوا کە سەرگەورەی هەموو گەورەکان و لە حکمی دایکانی سەرجەم ئومەتدان جیاوازتر دەبوو. شایستەیی هاودەمی لەگەڵ پێغەمبەری خوا لە دنیا و دواڕۆژدا پایەیەک نەبوو ئەوەندە بە ئاسانی بەدەست بێت. بۆیە بە گوێرەی ئاماژەی ئاەتەکە ئەو خانمە ناوازانە لە هەڵوێستێکدا بوون ئیرادەیان خراپبووە بەر تاقیکردنەوە. پێغەمبەری خوا لە نێوان هەڵبژاردنی ماڵە هەژارەکەی و ڕزق و باقی دنیادا سەرپشکی کردبوون. خۆ ئەگەر دنیایان هەڵبژاردایە ئەوە لەو حاڵەتەدا سەروەری هەردوو جیهان هەموو خواستە دنیاییەکانی بۆ دەهێنانەجێ، بەڵام دواتر دەستبەرداریان دەبوو. نەخێر، ئەگەر خوا و پێغەمبەرەکەیان هەڵبژاردایە ئەوسا دەبوو ڕازی بن بەو ئاستی گوزەرانەی کە تا ئەو وەختە تێیدا بوون، چونکە ئەمە تایبەتمەندی ئەو ماڵە بوو. جامادەم ئەو ماڵە ماڵێکی بێوێنە بوو، بۆیە دەبوو هاونشینەکانیشی بێوێنە بن. سەرپەرشتیاری خێزان کە هەر خۆی بێوێنە بوو، کەوا بێت ئەو هاوسەر و منداڵانەش کە شوێنکەوتەی ئەو سەرپەرشتیارە بوون ناچار بوون کە وەک ئەو وابن. پێغەمبەری خوا یەکەم جار حەزرەتی عایشەی بان کرد و پێیوت: دەمەوێت مەسەلەیەکت لەگەڵ باس بکەم، بەڵام تا لەگەڵ دایک و باوکتدا قسە نەکەیت پەلە نەکەیت لە بڕیارداندا. پاشان ئەو ئاەتەی بۆ خوێندەوە کە لە سەرەتای باسەکەەوە ئاماژەمان پێدا. هەرچی وەڵامەکەی حەزرەتی عایشەشە بە جۆرێک بوو هەر لە کچی ڕازگۆی باوک ڕازگۆ دەوەشایەوە. ئەی پێغەمبەری خوا، مەبەستت ئەوەیە سەبارەت بەم بابەتە لەگەڵ دایک و باوکم قسە بکەم؟ سوێن بەخوا، من خوا و پێغەمبەرەکەی هەڵدەبژێرم. دایکمان دیمەنەکانی دواترمان بەم جۆرە بۆ دەجێڕێتەوە. پێغەمبەری خوا لەگەڵ هەر کام لە خێزانەکانی قسەی کردبێت لە هەمویانەوە هەمان وەڵامی وەرگرت. هیچەکێکیان لەم بارەوە بۆچوونێکی جیاوازی نەبوو. منیش چیم وتبوو، ئەوانیش هەمان شتیان وتبوو. هەمویان هەمان شتیان دووپات کردەوە، چونکە ببوون بە پارچەیەک لە پێغەمبەری خوا. ئیتر چۆن دەیانتوانی پێچەوانەی ئەوە بڵێن؟ خۆ ئەگەر هاتوو پێغەمبەری خوا پێی بوت نایە بە درێژایی ژیانتان بە ڕۆژوو بن و هەرگیز مەیشکێنن، ئەوە بەو پەڕی خۆشحاڵیەوە ئەوەشیان بەجێ دەهێنا، هەر لە ڕاستیشدا بەجێیان هێنا، تەنانەت بە جۆرێک بەجێیان هێنا. ئیفتاری ئەو ڕۆژە درێژەیان بەو شەربەتی مەرگە کردەوە کە فریشتەی گیان کێشان پێشکەشی کردن. لە نێو خێزانەکانیدا هیوایان تێدا بوو کە نۆش و عەیشی ژیانی کۆشتیان تام کردبوو. حەزرەتی سەفیە یەکێک بوو لەوانە. باوک و براکەی لە خەیبەردا لەدەستدا بوو، هەردووشیشیان لە سەردارانی خەیبەر بوون. سەفیە لە ناودیلەکانی جەنگدا بوو. ئەم حاڵەتەش کاریگەریەکی مەزنی بەسەرە مافرەتە خانەوادە جێهێشت بوو. هەتا ئەو کاتەی چاوی بە پێغەمبەر کەوت، ڕەنگە بڵێم لە هەموو کەسێک زیاتر ڕقی لێ بوو بێت، بەڵام هەر ئەوەندەی چاوی پێیکەوت سەرجەم هەستەکانی گۆڕانکاری هەم بەسەرداهات. بەڵێ لە ماڵەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ژنگەلێکی هاوشێوەی سەفیە خاتون هەبوو کە بە خۆشنۆشی ژینی کۆشک ڕاهات بوو. لەگەڵ ئەوەشدا شانیدا بۆ بەرژیانێکی هێندە سەخت و گران نەیدەتوانی پارویەک بە دڵی خۆی بخوات. بەڵێ
پێغەمبەری خوا لە ڕێی کەسایەتیە ناسکەکەیەوە بە چەشنێک چوو بە دڵیانەوە هاودەمی ئەو بە هەر نرخێک و لە پای هەر شتێکدا بێت بووە تاقانە ئاوات و خولیای یەکە بە یەکەی خێزانە پاکیزەکانی. سەفیەی دایکمان بە نەژاد جوولەکە بوو. جارێکیان یەکێک لە خێزانەکان ئەمەیدا بووە بەڕوویدا و پێی وتبوو: ئەی کچە جوولەکە. ئەویژەم ڕووداوی بۆ سەروەرمان جێڕابووە و دڵگرانی خۆی دەربڕی بوو. سەروەریشمان بەم شێوەیە دڵیدا بووە. گەرهات و جارێکی دیکە وایان پێوتیت ئەوا تۆش پێیان بڵێ باوکم حەزرەتی هاڕون و مامم حەزرەتی موسا و مێردەکەیشم وەک دەبینن حەزرەتی محەممەد مستەفایە. جاییتر ئێوە بەچیدا دەنازن بەسەر مندا. ساتی هاتنە حزور و ماڵ ئاوایی سەفیە خاتون وەک یەک نەبوو. وەختێک پێغەمبەری خوای جێهێشت تەواوی خەمەکانی ڕەوی بوونەوە و بە دەروونێکی ئاسوودە و ماڵ ئاوایی دەکرد چونکە مێردەکەی حەزرەتی محەممەد مستەفا بوو. لە دوای ئەوە ئیدی ئەموشانە زوو دەبوونە میوانی سەرلێوانی. پوختەی قسە کەسایەتی پێغەمبەر لە ڕوانگەی سەرپشکردنی خێزانەوە لەو پەڕی کامەڵیدا بوو. سەرپەرشتیکردنی ئەو هەموو ئافرەتە و بەو ئاسانیە و ئەو پەڕی خۆشویسترانی لەلایەن هەمویانەوە و تەنانەت ئەوەش کە بووەتە ئەوینداری دڵ و مامۆستای ژیری و پەروەردەکاری ڕۆحیان، هەروەها ئەو ڕاستیەش کە لە سەروبەندی ڕاپەڕاندنی هەموو ئەمانەدا هێندەی تۆسقاڵێک کەم تەرخەمی نەکردووە لە فەرمانبەریەکەی سەرشانیدا و بە هیچ ڕەنگ و شێوەیەک سستی نەنواندووە لەو کاروبارانەی سەر بە دەوڵەت و میلەت بوون. هەموو ئەمانە بەڵگەی ڕوون و ڕەوانی پێغەمبەریەتەکەین. خۆ ئەگەر هیچ بەڵگەیەکی تریش لە ئارادان نەبوایە ئەوە ئەو شێوازەی لە سەرپەرشتیکردنی خێزاندا پەیڕەوی کردووە بەڵگەیەکی سەر و زیاد دەبوو لەسەر ئەوەی کە لەلایەن خوای بەدیهێنەری جیهانیانەوە نێردراوە.